ئەم بەرهەمانەی ئەمڕۆ دەیبینن بەشێکە لە کار و چالاکیەکانی پرۆژەیەکی گەورەتر لەگەڵ ڕێکخراوی UNDP کە لە بۆ ماوەی دەمانگ لە پارێزگای دهۆک ئەنجامدرا لەلایەن ڕێکخراوی IRDەوە. مەشروعەکە بریتی بوو لە بنیادنانی ئاشتی و پێکەوە ژیان لە نێوان کۆمەڵگە و پێکاتە جیاوازەکانی پارێزگای دهۆک. یەک لە جوانترین پێشانگای بوو یەک تا ئێستا من دیتیتم بەڕاستی هەر یەک لە ئەو وێنانە کە کێشایە بەدەستی ئەو کەسانەی کە بە هەر جۆرێک تووشی نەکسە و نەهامەتی بووینە لە دەست ئەو شەڕ و پێکدادانە کە چەکدارانی داعش سەبەبی بووینە هەر یەکی داستانەکی لەگەڵە بەڕاستی. من ڕەمەزان زامدار لە ساڵی 1970ەوە لە وێنەگریشەکەم هەتاکو ئێستا سەرەتا وێنەگرتەکانمان هەموو بەدەستیشمان پێکرد دەرمان خۆمان ئەمانگرتەوە کێشەکەی زۆر بوو پس لە دوای 2003ەوە ئیشەکە سەهل بوو بە فۆتۆشۆپ ئێستا ئیشەکان بە پاکتەمیسی بە ئاسانیەک کۆمەڵی وێنەگرانی کوردستانمان هەیە لە دوای پرۆسی 2003ەوە تاکو ئێستا من وەکو سەرۆکی کۆمەڵەکەم هەموو ئیش و کاری وێنەگران زۆر بە ئاسانی بەڕێکوێکی بەڕێو ئەڕوات. ئەرشیفەکانی ستەم لە هەمووی ماوە لە 55 ئێرە ستۆدیۆیە کە ئەنترانیک بە ڕەحمەت بێ ئەو داینە لە 67 تاتە دەستمن زۆربەی هەمووی شوشە بوو وردەورە دوایی بوو بە کات فلم ئەو شتەمە بە سەلم دوایی هەموویمان لە ناودا لەبەرەوەی ئیش بە فلیم ناکرێت کە چاپ ناکرێت ئیشی پێ ناکرێت زۆر جێداخە جێشمان نییە بە تایبەتەوە دوکانەکەمان ئەرخێنن نازانمە شیانە چی لێ بکەین نزیک دەوری 200,000 فلیم لە ناودا وستاندومانە. هەڵاوکانی جەنگ یەکێکە لەو فیلمانەی بۆ قارەمانێک لە قارەمانە گەورەکانی پێشمەرگە شەید حسێن مەنسوور کراوە. ئەم فیلمە خەڵکانێکی زۆر هاوکاری کردووی من سوپاسیان دەکەم لە نووسینی شوان جەزا و لە دەرهێنانی کاروان ئاوات. بەڕاستی من کە سینارۆکەم بینی زانیم کە خزمەتێکی باش بە هێزی پێشمەرگە و بە جەنگاوەر و قارەمانەکانی خۆمانەدا وەکو میلەتانی تر چۆن شانازی بەوەکەن کە جەنگاوەریان هەبووە لە جەنگەکانە سەروەریان تۆمار کردووە. بەڕاستی منیش ئەوی توانی بێتم خزمەتێکم بەو کەسایە تێ کردووە.